ئەزانی سەعات چەنە؟ بەخوا خەبەرم نەبوو. کاکە چەند جارە پێوتی بانێت تۆ زووەسا ئەوە تا بازاڕەکە کراوەتەوەنە یەک شوێنتان پا نەکرێتەوە. کاکە تۆ بە عەمەلی لای من نایی بەخوا. ئاها کاک نووریگیان داوای لێبوور نەکەم بۆ خوا ناڵم دووبارە بێتەوە. باشە دەی بچۆ بەلای ئیشتەوە بەس جارێککە دووباری نەکەیتەوە. بەسەر چاو هەر لەسەر چمەوە پاکەمەوە. دەبڕۆدی های های حرەسی چاکم هەیە دەریەکەی هەروەی دەری ناکەی گیرم خواردۆ بەدەستیەوە. گەشاو 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 ئاتۆزیاوم بۆ بێنە کاتی حەبەکانە. خەم ئازارە تاکەی گەشاو ئەلەی کەس لە ماڵەوە نییە. ئارام کوڕم ئارام. هاوار هاوارێتی ئاخر لە چیت کەمە پیرەمێردی سەیانی شاپەڵ پیس خزمەت دەکەم کچی خۆت سەردانت ناکە هێشتاش ڕازی نییە ناڵێک سەکەم دەستە خۆش بێ و ماڵە ئاوا بێ هەر هاوار هاوار تاڵی ناوم لێ ئەنێ ماڵە ئاوا بێوە ئاو داستە هەڵم سێ لە داستە دەی داستە دەی
ئەو حەبم بەرێ کامە حەبە سەوزەکە حەبە سەوزەکە ئەوانی ترم خواردووە بەس سەوزەکە نقڵە هەمووی خواردووە فەرموو آه. دەبی خۆ بە زیای خێرم نەکرد بێ ئەخوا خوایە گیان خەی لە ئەخەم نابێتەوە ڕسووش ئێکراکە گیان دەبڕۆ نەجاتمدا چی دەوێت لەمە زیاتر بۆ بکەم کشم بۆ چۆ بچم تەنها کوڕێکم هەیە چی بکەم چارم چییە نەخۆشی وای لێ کردوم خۆم لە خۆم بێزارم واللهی بێزارم خۆی بەخاتی گەورەی خۆ ڕزگارم کرد نەجاتم بێ کێوەجان کشەشی نەکەم تەنها کوڕێکم هەیە خۆ چی بکەم بۆ چۆ بچم ماقولە من بەم تەمەنەوە مخەنە بەر مزگەوتی گەورە فڕێمان واللهی خێرتان ناگا یەک دوو ڕێژی ترم ماوە لە دنیا من ئەمرم نەجاتمە بێ خوایە ڕەحمێ خوایە ڕزگارم کەی خوایە ڕزگارم کەی خوایە ڕزگارم کەی ڕۆیشتمە من ئەزیشم خوایە نەمکەی بە مشکی لەو ئاژاوە بۆ ماڵە خوایە ڕزگارم کەی خوایە بەخوا خۆش الله لەو هەوایە خۆشە دادە گیان فەرم ئەی بۆ ناچن یاریکەن بۆ خۆتان دەبڕۆن یاریکەن زوو بێنەوە باشە زوو بێنەوە بیرتان نەچێت زگورتیانەوە زمان لێ نایەنن هەسە با بڕێ نافرێت هەسە ئەوەکە لێرە خۆش نییە هەسەشین بۆ سەرەوە ئەتە شوێنی کەماشیەکە وەرەچین بۆ سەرەوە وەرە ئەوە چی ئەڵی خەڵکە نەدیوە چیە سەی چیەکەی بۆ مناڵەکانە گەڕێم مناڵ حەقی چیە بەسەر مناڵەتری خۆ بخۆ ئەوم چاوم لیانە باوکم هەموو ئەمان بە بۆ باکی ئازادی وڵات و زۆر باشی باوکی من ئەوە تووڕێقەت نامانێنێ بۆم شوێنانە وت دایکم نەیوت سناڵەوە نەگەڕێتەوە بە دەرەوە دەهستە ڕەزا با بچین ئەو عالەمێ مەژە بۆ خەڵکە پیاسێ بکەین هاتنەوە بە قوربان درێ بخۆن وێرە چیەتی خۆشین شوێنە هەوایەکی پاک تۆ سێ جێگاو بە من گۆڕی ئەمە کەی شوێنە ئەجا تۆ تێ بوو بە مەناو قەرەباڵەکەوە باوکە عالەمێ مەش گەڕانێک لە خەڵک ببینین گەڕان وشتی وان نییە هێنامی بووێرە بۆ خۆ دانیشە بەدڵێ نییە یەکسەر بۆ ماڵەوە ئەتێ بچی بۆ چاو باشقەڵی بەناو قەرەباڵەکەیە شتیوان ناخوا ئەدی باشە ئەستا با بڕێنەوە گەڕانەکەش مالیەکەی بە زەهری مار مانگی یەک جارە تو بڵیت و نەڵیت ناشو بە مەناو قەرەباڵەکەیەوە ئەزانمە تێوە بڵێ چی بۆ خۆ لێرە دانیشە و بڕایەوە ئەگەر بەدڵیش نییە یاڵا یەکسەرشین بۆ ماڵەوە تێگەی تو دووبارەی ناکەیتەوە چییە دیسان خێر خۆ گۆڕیەوە بێ پرس بۆ ماڵی باوکت بۆ قسە ناکەی تۆ بڕۆ خەریکی ئیشە بە هەر خزمەتی باوکت بکە من ماڵەکە بەجێ هێڵم و تەواو تەعاملم نەما بەسە عیبە بۆ خزمەتکردنی باوک عیبەیە من ئەمیشانە بۆ یەکەم بۆی ئەرگ لەسەر تۆ سوکەمەوە بۆڵە بۆڵ نەکی بەسەرمانە باجووی لە هاوار و دەنگەدەنگمان نەبێ عیبە تۆزێ لەخوا بترسا خۆت باوکو هەیە کەست هەیە خزمەتکردنی باوکم لەسەر من واجبە واجبێکی ئەخلاقی ئیمانیە یاخۆ و باوکە پیرۆزی تۆ بێ باشە ئەی بۆ کەس و کاری من نییە دەدەقا بە میوانداری چاو دەسێتە پشتی سەرێ بەس بۆ من بۆڵە بۆڵەکەی ها بەس من 24 ساعتە و پیرەمێردە بۆ بە مەنزەڕی ماڵەکەمان